بەڵێ بیانیتان باشم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن ئەمڕۆ بەیانی بە کورتی پەخشێک ئەنجام دەدەین لەسەر ئیتر ئەو لێدوان و ڕووداوانەی کە لە کاتژمێرەکانی ڕابردوودا لە سووریا هاتنە ئاراوە و گرنگترینیان ئیتر ڕێککەوتنێکی نوێیە کە باز دەکرێت لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی کاتی سووریادا ئیتر هەروەکو دەزانن دوێنێ ئیتر لێنزی گراهەم سێناتۆری ناسراوی ئەمریکی سێناتۆری کۆماریەکان ئیتر دوو تویت ویانش دوو ئەکسی ڕاگەیاندن بەڵام ئەکسی دواییدا ئیتر زۆر بەکاری گەربوو و دوای ئەوە تەماشامان کرد تەلەفۆنێک لە نێوان ئەردۆغان و دۆناڵد ترامپ هاتە ئاراوە و دوای ئەوە ئیتر دیدارێکی تەلەفۆنی لە نێوان ترامپ و ئەحمەد شەرعیش هاتە ئاراوە. با سەرەتا باس لەوە بکەین کە لێنزی گراهام چیوت ئەمەیان زۆر گرنگە ئیتر لێنزی گراهەم خۆی بەر لەوەی باسی ئەوەکەی بکەم ئیتر یەک لە سیفەتەکانی ئەو جۆرە سێناتۆرانە ئیتر چییە ئەمەیان هەندێک باز بکەین خۆی لە خۆیدا ئیتر لە ئەمریکا سێناتۆرەکان بە شێوەیەکی گشتی ئیتر زیاتر لەسەر دەسەڵات ویانیش دەسەڵات بڵێن وەکو سێناتۆر دەمێننەوە سەرۆکەکان ئیتر هەر 4 ساڵ جارێک هەڵدەبژێردرێن و هیچ سەرۆکێک بووی نییە دووجار لە هەڵبژاردندا ئیتر بەشداری بکە یعنی زۆر سەرۆکێک ئەگەر لە هەموو هەڵبژاردەکانیشدا سەرکەوتو بێ بە تەنیا 8 ساڵە بەڵام سێناتۆرەکان دەمێننەوە ئیتر سێناتۆرەکان کە دەمێننەوە بتەوێت و نەتەوێت زیاتر بەرژەوەندی دوور و درێژتر لە چاو سەرۆکەکان ئیتر هەڵدەگرن و ئیتر بەرژەوەندیەکانی دەوڵەت بەرژەوەندی سیاسەتی دوور و درێژی دەوڵەت لە بەرچاو دەگرن. لێنزی گراهەم یەک لەو کەسانەیە ئیتر کەسایەتێکی گرنگە بە دۆستێکی گرنگی ئیسرائیلیەکان دەناسرێ و لە بەرامبەر دەوڵەتە کۆنسەرواتیڤەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم تورکیا هەم ئێران زۆر ڕادیکاڵە لە هەمان کاتدا ئیتر ماوەیەکی درێژیشە لە هەموو کارە ساتەکاندا ئیتر لەسەر کوردەکان بە جواب هاتیە بەڵام بە درەنگ وەخت ئیتر خۆی لە خۆیدا لە کاتی ئیتر لە کاتی ئەو ڕووداوەشدا کاتێک لە حەلەب ئیتر هێزەکانی دەستەی تەحریر شام و چەتەکانی تورکیا ئیتر دەستیان بە هێڕش کرد لە ناو ئیتر بەشێک لە خەڵکی ئەمریکا ئەوانەی ئیتر زۆر خۆیان تێکەڵاوی سیاست دەکەن بە تایبەتی سیاسەتی سووریا سیاسەتی ناوچەکە و ئەمانەی تۆزێک هەست و سۆزیان لەگەڵ مەسەلەی کورد هەیە بە تایبەتیش لە مەسەلەی شەڕی داعشدا واتە یەپەگە و هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمانە گوشارێکی زۆریان بۆ لێنسی گراهەم هێنا کە پێیانوت چەندین جار پێیانوت ئیتر ئەمە لە سوسیال میدیاکان و لە میدیاکانیشدا ڕەنگی دایەوە ئایا تۆ بە تەنیا قسە دەکەی ئایا تۆ بە تەنیا قسە دەکەی ئایا قسە بەسە کە کوردەکان ڕوبەڕووی قەتل و عام دەبنەوە ئیتر ئەمە تەماشامان کرد دوێنێکە ئیتر ناچار بوو کە ئیتر بابەتەکە لە قسە دەربێنێ بەڵام پێشەوەی ئیتر پەیامەکەی وەکو خۆی بخوێنمەوە دەمەوێ ئەوە بڵێم یعنی ئەو خۆ پیشاندانانە ئەو گشارانەی کوردەکان و دۆستەکانیان لە دەرەوەی وڵات زیاتر ئەتوانین بڵێن هانیدا
کە هەڵوێستێکی وا بنوێنێ لە کاتێکدا کە بەڕاستیش ڕەوشەکە زۆر زۆر بەرەو مەترسی دەسێ یعنی جگە لەوانەی کە لەو ئیعداماتانە لە سێدارە دانانەی کە لە جادەکاندا ڕوئەدەن بۆ نمونە دوێنێ شەویش ئیتر پارێزەرێکی کورد لە ڕقا تێرۆر کرا بەبێ هیچ مناسبەتێک کەسێکی سویل کە هیچ کات بەشداری لە سیاست و لە مەسائلی سەربازی نەکردووە ئیتر لە ڕقا تێرۆر کرا و زۆر تێرۆری دیکەش هەن کە ژمارەکەیان نازاندرێ بەڕاستی ئیتر لەو ناوچانەی کە ژمارەیەکی کەم کوردی تێدا هەنا وەکو ڕقا ئیتر وەکو لە حەلب لەمانەدا هەتا وەکو ئێستاش ئەمانە ببورن بەردەوام دەکەن بەڵام لە هەمووی سەرنجڕاکێشتر لە هەمووی بە ئازارتر ئیتر دوێنێ ئەو مناڵە بوو کە لە سەرمان ڕقبەوە لە کۆبانێ با بینە سەر تویتەکەی گراهەم سناتۆری ئەمریکی کە ڕایگەیان بە نیگەرانیەکی زۆرەوە بەدواداچوون بۆ تێکچوونی دۆخی سووریا دەکات هۆشداریشدا لەوەی کوردەکان لەلایەن حکوومەتی نوێی سووریای هاوپەیمانی تورکیاوە هاوپەیمانی تورکیاشی خستە سەرێ هەڕەشیان لێ دەکرێت لە پۆستەکەی دوێنەیدا لەسەر پلاتفۆرمی ئێکس ئاماژەی بەوەش کرد وازهێنان لە کوردەکان کە هاوپەیمانی سەرەکی داعش بوون لە تێکشکاندنی خلافەتی داعش کارەسات بار دەبێت بۆ ناوبانگی ئەمریکا و بەرژەوەندی ئەمنیە نەتەوەیەکانی بزانە لە سەرەتادا چم گوت لێرەدا دیارە یعنی وەکو ترامپ بیر ناکاتەوە وەکو کەسێک بیر دەکاتەوە کە بەرژەوەندی دوور و درێژی ئەمریکا لە بەرچاو دەگرێت بەرژەوەندی دوور و درێژی ئەمریکا چیە ئەمریکا ئیتر بتەوێت و نەتەوێ یعنی لێرەدا ئێمە نابێ زۆر هەستیانە بیر بکەینەوە یعنی ئەمریکا ویان ئیسرائیل هەر دەوڵەتێکی تر دەوڵەت لەگەڵ دەوڵەت ئیتفاق دەکات حتا دەوڵەتی بەهێز لەگەڵ دەوڵەتی بەهێز ئیتفاق دەکات بەڵام زۆر جار ئاکتۆرە نادەوڵەتیەکان کەمینەیەک مەزهەبێک گروپێک ئیتر بەکاردێنن لە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێنن ئەمە چەندین جارە شتی وا بەکار هاتووە بەتەنیا کورد بەکار نەهاتونە بەڵام کورد زۆر بەکار هاتوونە لە دواییدا فڕێدراون و ئەمە ئەگەر بەردەوام بێ لە ماوەی دوور و درێژداییتر هیچ دۆستێکی ئەمریکا لە جیهان نامێنێ مەبەستم لە دۆستیە هیچ دەوڵەتێک دووە بە تایبەتیش هیچ نەتەوەیەکی بەعاقڵ لەگەڵ ئەمریکا کار ناکایتر خۆی ناکاتە ئامانج لە بۆ ئەمریکا ئەو هەموو ساڵە ئەو هەموو شەهیدە بدا ئەو هەموو قوربانیە بدا بەڵام ئەنجامەکەشی کوشتار و کۆمەڵکوژی و ڕەزیل و ڕیسایی بێ و ئەمە بەرژەوەندی ئەمریکا لە دوور و درێژ تێک دەدا لە کاتێکدا ئێمە دەزانین کە ئەمریکا ئەنجامی ئەو گۆڕانکاریەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکا و لە ڕێگای دوولایەن دەیکا یەک ئیسرائیلە هێزە هاوپەیمانە سەرچەکەی بەڵام لە بیرمان نەسێ لەلایەکی دیکەش ئیسلامیەکانن دوێنێ باسم لەوە کردبوو کە ئەمریکا لە کاتێکدا ئیسلامیەکان بەکاردێنێ بەڵام لە هەمان کاتیشدا ئیتر ئەو ئیسلامیانەش دیزاین دەکا بە تایبەتی بەشێکیان دیزاین دەکا ئەمانەی لە سەرخەتی ئەلقاعیدەنە ئیخوانەکان دەخاتە لیستی تیرۆر ئیتر سزایەن بەسەردا دەسەپێنێ بەڵام ئەوانەی دیکەیتر لە ڕێگای ئەحمەد شەرعەوە بە تایبەتی لە ڕێگای مهندیسە گەورەکە ئەردۆغانەوە ئەمانە دیزاین دەکات تربیان دەکات دەیان خاتە ناو دەوڵەت و بەو شێوەیە ئیتر ئەردۆغان تەجروبەیەکی زۆری هەیە لە دیزاینکردنی ئیسلامی سیاسی کە نەبێتە هەڕەشە بۆ سەر ئیسرائیل و وڵاتانی خۆر ئاوادا بەتەنیا قسە بکە ئیتر لەمەشدا ئیتر بەشی شێر بەر جۆلانی دەکەوێ بەڵام لە هەمووی گرنگتر یعنی جۆلانی ئێستاکە بۆ گرنگە لە بۆ ئەمریکا چونکە ئامانجی کۆتایی ئەمریکا لەو شەڕەی جیۆپۆلەتیکدا ئیتر ئامانجە سەرەکیەکەی چاینایە و دەوروبەری وڵاتی چاینا تەماشا دەکەین هەم بە نەتەوەی موسڵمان و هەم بە نەتەوەی تورک زمان ئیتر
بەستراوەتەوە. مۆنغۆلیا ئیتر تیبیتەکان دەبن، هەرچەندە ئەمەە هەمویان مسلمان نینە، تورکمەنستان دەبێت، قرغزستان دەبێت، ئەم جۆرە وڵاتانی ئاسیاکە لە دەوروبەری چاینەدان ئیتر ئەمانە مسلمانن و ئەمانە بەشێکی زۆریشیان لەناو دەستەی تەحریری شام و لەناو جیهادیەکانی سووریادا جێگا دەگرن. یعنی من پێم وایە بەشەکەی دیکە پەیوەندی بۆەوە هەیە، پەیوەندی بۆەوە هەیە لە ئایندەدا بە هەموو شێوەیەک ئیتر هەرچی پێویست بێ لە بەرامبەر چاینەدا بەکاربێنێ. لە بۆ هەندێک ئیتر تەماشا دەکەین ئەمە سیاسەتی گشتی ئەمریکایە، بەڵام لە پەنای ئەمەدا ئیتر وەکو تەماشا دەکەین سبینێ لە ناو ئەمانەدا کەسێکی بەعاقل پەیدا ببێ بڵێ کاکە خۆ ئێمە بەقەت کوردەکانمان پێ ناکرێت، کوردەکان لە دڵەوە دۆستی ئەمریکا بوون، 15,000 شەهیدیاندا ئیتر لە جیاتی ئێمە هەموو شەڕێکیان بۆ کردن و لە دواییدا بەجێ هێشتن. هەرچەندە ئەمریکا ئێمە بەجێ نەهێشت، ئەمریکا لە سەرەتاوە بە ئێمەی وتووە ئێمە هاوپەیمانی ئێوە نین، ئێمە دۆستی ئێوە نین، ئێمە بەیەکەوە کار دەکەین لە پێناوی نەهێشتنی داعش. خەلاس و چوو ئیتر جیمز جێفری بە دەیانجار ئەم شتەی گوتووە، بە دەیانجار ئەم شتەی گوتووە. من لە پەیوەندیەکانمدا لەگەڵ ئەو هاوڕێیانەی هەمە لە ڕۆژئاوادا هەتا ئەوانی لە شوێنی دیکەشن کە پێشتر لە ڕۆژئاوا بوونە و لە دیدارەکاندا ئامادەبوون ئەوانی شەڵێ ئەڵێن الحەق ئەمریکا بەڕازگۆیانە بە ئێمەی دەوت، بەڵام ئێمە باوەڕمان نەدەکرد. یعنی ئەمریکا بە ئاشکرا پێ دەڵێ کاکە تو دۆستی منی، هەڤاڵی منی، من کارت لەگەڵ دەکەم لەسەر یەک دۆسیە، ئەویش دۆسیەی داعشە. لەمە زیاتر ئێمە هیچ جۆرە هاوکاریەکمان نییە، هیچ جۆرە هاوپەیمانیەکی سیاسی و عسکەریمان لە بۆ ئایندە نییە. بەڵام ئیتر کووردە پێی باوەڕ ناکە ئەڵێ ئەمە لە کۆتاییدا شتێکی هەر لێ دەکەوێتەوە. ئیتر تەماشا دەکەین کە ئەمە هەبێ ئیتر بتەوێت و نەتەوێ ئەمریکا لە ئایندەدا ناتوانێت گروپی وەها بدۆزێتەوە، خەڵکەکە ئیتر لی ڕادەکە. لە بەردەوامی تویتەکەی لیندزی گرامدا ئاماژە بەوە دەکات لەم هەفتەیە پرۆژە یاسایەک دەخاتە ڕوو کە ئامانجی سەپاندنی سزای توندە بەسەر هەر حکوومەت و گروپێک کە خەریکی کردەوەی دوژمنکارانەیە دژی کوردەکان، بڕوای خۆی دەربڕی کە یاسای ڕزگارکردنی کورد پاڵپشتێکی بەهێزی دوولایەنە دەبێت و دەبێت بڕگەی کاریگەر لەخۆ بگرێت بۆ دڵنیابوون لە جێبەجێکردنی. تەماشاکە لێرەدا یەک چەمکێک بەکار هاتووە لەو حوتویەدا، یعنی لە ماوەی یەک حوتودا ئەو گروپێک ساز دەکە وە لە ڕێگەی ئەو گروپەدا ئیتر پرۆژە یاسایەک دەخاتە ناو سیاسەتی ئەمریکادا و ناوی لە یاساکەش ناوە ئیتر یاسای ڕزگارکردنی کورد و لە هەمان کاتدا پاڵپشتێکی بەهێزی دوولایەنە دەبێت، واتە لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکاندا پاڵپشتی لێ دەکرێت و ئیتر تەماشامان کرد لە دوای ئەمە ئیتر هەروەکو باسم کرد دوو دیداری گرنگ ساز دەبن، دیدارێک لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان لەگەڵ ترامپ و دوای ئەوە ترامپ لەگەڵ ئەحمەد شەرع قسە دەکات. یعنی ئەوان دەزانن کە لەگەڵ تورکیا ئەم کارە نەکرێ، لەگەڵ ئەحمەد شەرع هیچ سوودێکی نییە. دوێنێش باسم کرد بوو وەزیری درەوەی فەڕەنسا کە دێتە تورکیا لە بۆ مەسەلەی چارەسەرکردنی و یانیش ئاگربەستی نێوان هێزەکانی سووریا و هێزەکانی حکوومەتی سووریا و هێزەکانی سووریای دیموکراتیک دەچێتە ئەنقەرە. لە هەمان کاتدا ئیتر بەیاننامەیەکی توندی وڵاتانی ئەوروپاشەیە، ئەڵمانیا، فەڕەنسا، بەریتانیا، هەندێک وڵاتی دیکەشی تێدانا ئیتر ئەمانیش بە هەمان شێوە داوای ئاگربەست دەکەن. ئیتر ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە. لە تەلەڤیزیۆنە کوردیەکان هیچم نەبیست، بەڵام لە تەلەڤیزیۆنە عەرەبیەکاندا ئیتر باس لەوە کرا کە
ڕێککەوتنێک ساز بووە مەسەلەن تەلەڤیزیۆنی سووریا کە نزیکی ئەحمەد شەرع ئیتر باس لەوە دەکا کە حەسەدە حکوومەتی سووریا ڕێککەوتن و لێک تێگەیشتنیان ئامادە کردووە ماڵپەڕی تەلەڤیزیۆنی سووریا تەواوی ئۆپەراسیۆنە سەربازیەکان بە درێژایی هەموو هێلەکانی شەڕکردن دەوەستێنرێت لەم دەقەیە بەدواوە کارمەندانی وەزارەتی ناوخۆ لە حەسەکە و قامیشلۆ و ناوچەکانی دیکە جێگیر دەکرێن ئەو کارمەندانە بێگومان من هەندێک لێکۆڵینەوە لەسەر کرد ئەو کارمەندانە سوپای دەستەی تەحریر شامیە گروپێکیی وەکو پۆلیس وەکو ئاسایش بە چەکی سوک دەستنە ناو حەسەکە و قامیشلی ئیتر لە ماوەی 2 ڕۆژی داهاتوودا ئەم هەموو ڕێککەوتنانە پێویستە جێبەجێ بکرێن ئەمە بابەتێکی گرنگە و دیارە ئیتر لە دوای ئەم تەلەفۆنەدا ڕێککەوتنێک کراوە بەڵام تەواوی بەندەکانی ڕێککەوتن چین بەڕاستی لە ئێستاوە نازانین ئیتر ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە هەروەکو باسم کرد لێرەدا دێتە ئاراوە کە ئیتر ئەمریکا ناچار دەبێ ئەمە بوەستێنێ و لە هەمان کاتدا ڕنگ بێ ئەمە پەیوەندی بە ئامادەکاری ئۆپەراسیۆنی سەر ئێرانیشەوە هەبێ یعنی لە کاتێکدا هێزە کوردیەکان ببن بە ئامانج و لە هەمان کاتدا ئیتر مەترسی شەپۆڵێکی نوێی سنی گەرایی بۆ سەرکوردەکان هەبێ هەم لە باشوور یعنی لە کوردستانی عراق هەم لە ڕۆژ ئاوادا ئیتر ئەمە ڕنگ بێ وا لە کوردەکان بکە کە بە تەواوەتی بێ ئومێد بن لە خۆر ئاوا ئیتر لەگەڵ لایەنێکی دیکە ئیتیفاق بکەن ڕنگ بێ ئەمریکیەکان بیریان لەوە کرد بێتەوە ئیتر لە بۆ هەندێک دەیانەوێ بەر لە ئۆپەراسیۆنانەی کە لەسەر ئێران دەیکەن لەسەر ئێران شتێک دەکرێت ئیتر کەم تا زۆر نازانین چیا بەڵام هەر دەبێ لە ماوەی نزیکدا ئیتر ڕنگ بێ 1-2 کەشتی دیکەی جەنگ بێنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتر ئەم کاتە دەبێ شتێک بکرێ ئیتر هەمان سیناریۆی ڤێنزوێلایە مەبەستمان لەوە نییە کە خامینەی و ژنەکەی بڕەفێنە مەبەستمان لەوەیە سیناریۆی ڤەنزوێلا ئیتر مانگێک دەوروبەریان گرتە بوو و بە تایبەتیش هەر کەشتێکی بارهەڵگری بە تایبەتی نەوت کە دەهاتە دەرەوە لە ڤێنزوێلا لێیان دەدا و دەیان سووتان یعنی ئابوووریەکەیان بە تەواوەتی لە ناودەبر هەتاوەکو لەبەر ئەوەی ڤێنزوێلا وڵاتێکی بچووکە زۆر نزیکی ئەمریکایە دوای ئەوە ئۆپەراسیۆنێکی تایبەتیان سازدا بە پشگیری CIA و ئیتر سەرۆک و ژنەکەیان دەستگیر کرد و ڕفاندیان لە ئێران ڕنگ بێ ئەو ئۆپەراسیۆنە بە شێوەیەکی دیکە بکرێ بەڵام من وای بۆ دەچم کە سەرەتا کەشتەکانی نەوت هەڵگر دەکرێن بە ئامانج ئیتر دوای ئەوە تەماشا دەکەن کە هەڵوێستەکانی ئێران چۆن دەبێ و هەتا کوێ دەچێ ئامادە دەبێ بۆ گفتوگۆ یاننا لە بیرمان نەچێ چاینە لە ژێرەوە لەگەڵ ئێران کار دەکات ئیتر کارێکە لە چ ئاستێکدایە لە چ ئاستێکدانە نازانین و لە هەمان کاتدا بەڕاستی مەترسی تەقینەوەی ئەم شەڕە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەیە ئیتر لە ئێراندا بمانەوێ و نەمانەوێ گروپێک شەڕ دەکەن ئیتر هەموو گروپەکانی شەڕ نەکەن ئەکرێ گروپەک شەڕ بکەن و ئیتر ئەماش وای لە ئەمریکیەکان کردووە بەر لەوەی دەست بە ئۆپەراسیۆنە بکەن لە سووریا ئیتر کێشەکانیان کەم بکەنەوە خۆتان بینیتان ئیتر تویتەکەی دۆناڵد ترامپ سەبارەت بە نووری ئەلمالیکی هات ئیتر ئەو تویتە ڕنگ بێ بەتەنیا هەڕەشای بێ ڕنگ بێ بەتەنیا ئەوە بێ چونکە جارێ دیار نییە کەینێ هەڵبژاردن دەکرێت دەبێ هەڵبژاردننی سەرۆک کۆماری بکرێ دوای دیاریکردنی سەرۆک کۆمار ئینجا بە 15 ڕۆژ دەبێ سەرۆک کۆمار سەرۆک وەزیران و حکوومەتەکەی دەستنیشان بکە یعنی هێشتا کات ماوە ڕنگ بێت لە ماوەی ئەو کاتەدا ئیتر ئەمریکا بیهەوێ لەگەڵ نووری ماریکی و یانیش لەگەڵ ئیتاری تەنسیقی لە ژێرەوە ڕێککەوتنی
زیاتر بکە زیاتر گەڕانتی بستێنێ بەو شێوەیە ڕێگا بدە نووری ئەلمالیکی بێتەوە سەر دەسەڵات و یانیش ببێتە کاندید یعنی ڕنگ بێ زیاتر ئەوە بێ ئیتر ئەمە بابەتێکی گرنگە کە ئەم شەو ویستمان باسی بکەین ئیتر بەگشتی ئەوەی کە ئێستا کە دەیبینین لە سووریا دیمەنەکە ئەوەیە سەرەتا تورکیا و دوای ئەوە ئەحمەد شەرع ئیتر بەڕاستی ترسێنراوە هەر بۆیش ئەو هەنگاویان نا چونکە سزایەکی نوێ بۆ سەر ئەحمەد شەرع سزایەکی نوێ لەو کاتەدا بۆ سەر ڕەجەب تەیب ئەردۆغانیش ئیتر ئەمە مەترسی زۆر زۆر گەورەی لێ دەکەوێتەوە دەمەوێت ئەوە بڵێ لە بۆ دۆناڵد ترامپیش مەسەلەکە زۆر زۆر حساسە یانی ئەگەر بێت و کۆمەڵکوژیەکە زۆر گەورە ببێ بەڕاستی وەزعی دۆناڵد ترامپ ڕنگ بێ خراپێ و ڕنگ بێ دیموکراتەکان لە هەڵبژاردننی ناوبەیندا یعنی هەڵبژاردنێک لە ماوەی نۆمانجی دیکە هەڵبژاردنێک لە ئەمریکا دەکرێت ئەمە هەڵبژاردننی سەرۆکایەتی نیە بەڵام هەڵبژاردننی ناوەڕاستە هەڵبژاردننی ناوەڕاست لە سێنات و لە کۆنگرێز دەکرێت و ئەو کاتە ئەگەر بێت و کۆماریەکان لە سێنات و لە کۆنگرێز کورسی لەدەست بدەن ئەوە بتەوێت و نەتەوێت سەرۆک کە دەسەڵاتی مطلقی هەیە ئیتر وەکو مەلی بێباڵی لێدێ ئیتر باڵەکانی دەکەون و لە هەموو بڕیارێکدا ئیتر ناچار دەبێ سازش بکە لەگەڵ کۆنگرە و سێنات کە ئەمە بە هیچ شێوەیەک لەگەڵ دابوو نەریتی دۆناڵد ترامپ ناگونجێ دۆناڵد ترامپ دەیەوێ هەموو بڕیارەکان بەخۆی بدە ئیتر ئەمەشیان هەیە کە خاڵێکی زۆر زۆر گرنگە دەبێ باسی بکەین بەڵام سەرباری ئەوەش ئیتر تەماشا دەکەین لە ناوخۆی بزوتنەوەی کوردیدا هەندێک گۆڕانکاری دێنە ئاراوە ئەگەر بێت و ئاگربەستەکە ڕابگەیەنرێ ئەگەر بێت و درێژ خایەن بێ و ئەمە کارێکی زۆر زۆر باشە بەڕای من چونکە ئیتر بزوتنەوەی کوردی لە ڕۆژئاوا لەمە زیاتر هیچی دیکەی بەدەست نایە ئەگەر شەڕەکە بەردەوام بکە ئابلۆقەکان بەردەوام بکەن بەڕاستی لە وەزعێکی وادا کە ئەمن بە ئاشکرا پێتان بڵێم دەزانم پەیوەندیەکانم ئەوانەی پەیوەندیان لەگەڵ دەکەم ڕۆژانە ئەوان بە خۆیان ئەڵێن کاکە ئامادەکاریەکی وەکو پێویست وەکو شەڕمان نییە مەسەنی یەک لەوانە لە ماوەی یەک حوتودا نەوت لە ڕۆژئاوا بڕە ئەو هەموو ساڵە ئەو هەموو نەوتەی لەبەر دەستدا بوو بەڵام لە ماوەی یەک حوتودا نەوت بڕایتر دەبێت ئێستاکە نەوتەکە یان حکوومەتی دیمەشق پێی بدا ویانیش لە کوردستانی عراقەوە بێ تێگەی نەوت بۆ ئەوەی بخێ سۆبا نەوت بۆ ئەوەی فڕنەکان کاریان پێ بگرێەوە کارە باش بەشی زۆری لەسەر نەوت دابین دەکرێ و دروست دەکرێ چونکە سەدی تشرین بەتەنیا لە بۆ کوبانێ ئەتوانی کارەبا دروست بکە ئیتر ئەمانەشیان لە ناوچەی جزیرەدا کێشەی زۆر زۆر گەورەنە و ئەمە وا دەکا کە ڕۆژئاوا حتاوەکو بچێ زیاتر پابەندی باشوور بێ بەڵام ئەمەشیان کارێکی بێ ڕیسک نییە بە ڕاشکاوە نەبین ڕاستە لە باشوور خەڵک حیزبە سیاسیەکان یەکێتی و پارتی بە هەموو شوەیەک پشگیری ڕۆژئاوا دەکەن بەڵام لە سیاسەتدا هیچ شتێک بەبێ حیساب نییە لێم تێگەن چی ئەڵێ و لە هەمان کاتدایتر لە باشووری کوردستانیش بتەوێت و نەتەوێ تا ڕادەیەکی زۆر پابەندی تورکایە وانە پابەندی تورکایە یعنی لەو ناوە ئیتر ئەگەر ئەتۆ لە شەرعیش ڕزگار ببی دەکەویە ژێر کاریگەری ناڕاستەخۆ دەکەویە ژێر کاریگەری باوکی ئەحمەد شەرع دەکەویە ژێر کاریگەری ئەو کەسێک کە چەندین ساڵە ئەحمەد شەرع بەخێو دەکا و پەروەردەی دەکا و گەیاندیە ئەم ڕۆژە مەبەستن تورکایە ئیتر ئەمەشیان هەیە لێم تێگەن وابزانم لێرەدا چیاڵێم ئەوە لێرەدا باسی نیازێکی خراپ و گەلە کۆمەیەک و ئەم جۆرە شتانە قەت بەکار ناهێنم من
بەڵام واقعیەتی ناوچەکە و جوگرافیەکە ئەمەیە لە بۆ هەندێ ئەگەر دەرفەتی ڕێککەوتنێک هەبێ و لەو ڕێککەوتنەدا بەڕاستیش فەڕەنسا و ئەمریکا کە ئێستا فەڕەنسا و ئەمریکا زۆر بە گەرمی لەناو بابەتەکەنە ئەوەندەی من بزانم وەزیری فەڕەنسا هێشتا نەگەڕاوەتەوە ئیتر ئەگەر ئەمانە بتوان گەڕانتیەک بکەن بەڕاستی زۆر گرنگە یعنی ئەو شکستەی کورد لە نیوەی دەگەڕێتەوە چونکە بەڕاستی شکستێکی زۆر گەورە بوو لە بواری معنەوی لە بواری مادی و لە بواری سیاسی لە بواری استراتیژیدا شکستێکی زۆر گەورە بوو ئەو بزوتنەوەی لە ماوەی یعنی ئەو حرەکەتە کە دەیگوت 100,000 کەسە ئەکری هەتا دیمەشق بچێ بەڵام لە ماوەی 24 سەعاتدا چۆن هەڵوەشایەوە تەدبیری پێویست نەبوون یعنی من باسی نەوتم کرد مثلەن لە ماوەی 1 حوتودان نەوت نەما ئەمە بەڕاستی کەم کورتی زۆر جددین کاتی ئەمانە ڕنگ بین نەبێت چونکە مەسەلە هەستیەکان مەسەلە ئینسانیەکان زیاتر لە پێشن یعنی ساتە ئینسان ژیانی ئینسان ئینجا سیاست و حتا بەرژەوەندی سیاسیش بەڵام مەبەستم ئەوەیە یعنی ئەگەر بێت و ڕێککەوتنێک نەکرێ بەڕاستی کێشەکە زۆر گەورە دەبێ بەرەو چ ئاقارێک دەچێ ڕنگ بێ بەرەو ئاقارێکی باش بچێ و ڕنگ بێ بەرەو ئاقارێکی خراپ بچێ یعنی مرۆڤ مەرج نییە هەر کات لەسەر حەق بوو سەرکەوتوو بێ ئیتر ئەمە زۆر گرنگە بەڵێ ویستم ئەمە بڵێم نازانم پرسیارێکی بەپەلە لەلاتان هەیە یان نا تورکیا بە بەهانای پەژاک دەست تێوەردان دەکات لە ئێران ئەگەر ئەمریکا لێ بدە جارێ دیار نییە جارێ دیار نییە ئەو پرسیارە ڕوون نییە ئیتر کەجەکە لێدوانی داوا و باسی لەوە کردووە کە ڕووداوەکانی سووریا کاریگەری لەسەر پرۆسەی ئاشتی کردیەوە و وەی ڕۆژ باش ئەرێوەڵا پرۆسەی ئاشتی ئیتر لە پێناوی ئەوەدا دروست بوو کە ڕۆژ ئاوا ئیتر وای بەسەر بێ و ئێوە هەموو هەڵەکەتان ئەوە بوو من لە سەرەتاشەوە گوتم پرۆسەی ئاشتی لە سەرەتادا شتێکی پێویست بوو وەیانیش ناچاری بوو ئەگەر پێویست نەبی کاکە گەریلا ناتوانێت وەڵامی دەوڵەتی تورکیا بداتەوە شەڕی چەکداری لە ڕووی استراتیژیەوە شکستی هێنابوو لە ڕووی سیاسیەوە ئەتو هیچت بۆ نەدەکرات چونکە ڕێکخراوەکەت لە لیستی تیرۆردایەوە هەر کەسێکی سڵاوەکەت لێ بکە ئەویش تێرۆریستە یعنی بزوتنەوە لێگالەکەشت لە هەمان کاتدا بتەوێت نەتەوێ وڵاتێکی ئەندامی ناتۆ کە دەستت لە بۆ درێژکات تۆقەت لەگەڵ کات و ناچاری دەستی لە بۆ درێژکەی و وەڵامی بدەیەوە بەڵام لە مامەڵەکردن لەگەڵ ئەو پرۆسەیەدا ئیتر ئێمە کەوتینە ناو زەڵکاوەکەی دەوڵەت باخچەلی تێگەی پەکەکە و ئۆجلان خودی ئۆجلانیش کەوتنە ناو زەڵکاوەکەی دەوڵەت باخچەلی وێنەیەکتان نیشان دەدەم کە چەند بە ئازارە تەماشای ئەو وێنەیە بکەن ئەو وێنەیە دەبینن ئەمە پارێزەرەکەی ئۆجلانە و ئەمەش وەفدی ئیمرالیە ئەمەش دەوڵەت باخچەلیە ئەمە چی بووە لەسەر داوای ئۆجلان چوونە بەرماڵێکی دەست کرد کە بە دەست دروست دەکرێت خانمەکانی ئورفا دروستی دەکەن لەوێ بەرماڵێکیان کڕیوە لەسەر ناوی ئۆجلان بە هەدیە دایتیانە دەوڵەت باخچەلی لە کەینێ لە 12 ساڵی ڕابردوو بووە هەتا وەکو ئێستا هەم دەم پارتی شاردووتیەوە باسی نەکردووە هەم دەوڵەتیش باسی نەکردو بەڵام ئەمڕۆکە دەوڵەت باخچەلی ئەو ڕسمەمان نیشان دەدا ئەوە ئەمانای چییە لەو ڕۆکەدا کە کۆمەڵکوژی لە ڕۆژ ئاوادا دەکرێت یعنی بەو شێوەیە دەیانەوێ ئەوەندەی دیکە ئۆجلان و ئیمرالی و دەم پارتی ڕیسوا بکەن تەبعاً ئەتۆ کاتێک بڵێ ئۆجلان ئێرادەی ئێمەیە هەرچی ئەو بڵێ تەواوە کەسێک کە 30 ساڵ لە ناو زیندانە هەروەت بەسەردێ بەنیازی چیە تۆ
لە ڕۆژ ئاواشدا قەتل عامد دەکەن، دەتکوژن، لە ناوت دەبن و لە دواییدا ئیتر ئەو خاولیە ئەو بەرماڵەی کە بە هەدیە کڕیوتە داوتە دەوڵەت باخچەلی ئیتر بڵاوی دەکەنەوە وها سوکایەتیت پێ دەکەن لە ناو خەڵکی خۆت دەتکەن بە دووسێ پارچە مابەستەکە لێرەدا ئەوەیە و بەشێک لەو گاڵتە و گەپانەی کە بە برایەتی گەلان و ئەم شتانە دەکرێت خۆی ئەم شتە ئیدۆلۆژیکانە دەبێ ڕەخنە بکرێن ڕاستە لەسەر بنەمای ئیدۆلۆژی ئەتۆ ناتوانانی ئەو دروشمە هیچ و پوچانەی ئیدۆلۆژی ئەتۆ ناتوانانی سیاست بکەیت سیاسەتی ڕیال بکەیت لە جیۆپۆلۆتیکی ئەم سەردەمەدا جێگا بگری هیچ شتێک بکەیت من لەگەڵ ئەوە تەواو هاوڕام بەڵام ئەوەی ئێستا کە ڕوئەدا لە سوسیال مێدیادا باوەڕ بکەن بە گریمانەیەکی زۆرەوە دەستی ئیسرائیلی تێدایە بۆ ئیسرائیل بەو شێوێت تۆڵەی خۆی لە ئەو جەلان دەکاتەوە چونکە لە ئەو جەلان هەموو بەڵگەکانی کە دکە هێنایە دەرەوە یعنی بەڵگەکانی دیدارەکانی ئیمڕالی ئەم دوایە لە هەندێک بەڵگەدا سیزەر ناوی ئیسرائیل هاتووە ئیسرائیل من دەکوژێ لەگەڵ ئیسرائیل کار نەکەن نزیکی ئیسرائیل نەبنەوە تورکیا باشترە لە ئیسرائیل ئەم جۆرە شتانە ئیسرائیلی ئیتر وها بێزار کردووە ئێستا کە ئیسرائیل بەو شێوێت تۆڵەی خۆی لێ دەکاتەوە تۆڵە لە ئۆزەلان دەکاتەوە و ئۆزەلان و پەکەکە و بزوتنەوەکەی حتا هێزەکانی سووریای دیموکراتیک و پێدە و خەڵکەکەی لە یەکتر بەگشتی دادەبڕێ بۆ لە یەکتری دادەبڕێ وەکوتم تۆڵەی خۆی لێ دەکاتەوە تورکیاش ئەمەی پێخۆشە تورکیاش ئەمە لەلایەک پێخۆشە لەلایەکیش ئەترسێ بەڵام ئێستا بۆ پێی خۆشە لەبەرەوەی ئەوان هیچ کارێکیان بە ئۆزەلان نەما هەموو کارەکانیان پێ کردیتر پەکەکەیان پێ لە ناوبرد دەگەی یەک زیندانیش ئازاد نەکرا هەر زیندانێک ئازاد کرا بە زیندانێکش ئازاد نەکرا لە هەمان کاتدایتر داهاتوی پرۆسەکە چ دەبێ هیچ دیار نییە لە هەمان کاتدا لە ماوەی ساڵ و نیوەیەکدا هێزەکانی سووریای دیموکراتیان لە شوێنێک ڕاگرت هەتاوەکو ئەحمەد شەڕە خۆی بەهێز دەکاتەوە تێگەی لە سەردەمێکدا کە عەلەویەکان 1700 کەسیان 1700 کەسی سڤیلی بێگوناحیان لێ کوژرا هیچ تاوانێکیان نەبوو تێگەی ئیتر مەزلوم عەبدیان برد دەستیان خستە ناو دەستی ئەحمەد شەڕە ئیتیفاقی دەی ئازاریان پێکردن ئەو ئیتیفاقش هیچی جێبەجێ نەکرا ئیتر بەو شێوەیە تەماشا دەکەی ئەمڕۆکە ڕیسوات دەکا ئیسرائیلیش ڕیسوات دەکا و ئەردۆغانیش ئەمەی پێخۆشە لەبەر ئەوەی وەکوتم ئەردۆغان لە سەرەتا پێخۆش نەبوو لە سەرەتا ئەردۆغان ئیتر پێویستی بە ئۆزەلان بوو بەڵام ئێستاکە ئەوانش پێیان خۆشە بۆ لەبەر ئەوەی لە کۆتاییدا ئیتر ئەو بزوتنەوەی ڕادیکاڵە هەڵدەوەشێتەوە سەرۆکەکەی و خەڵکەکەی بە تەواوەتی بێمتمانە دەبن لە یەکتریدا و ئەو ڕێکخراوە ئیتر ڕادەسپێردرێتە ڕێکخراوێکی دیکەی کوردی جارێکیە نازانێ بەڵام نیشانەکانیشی دیارن ڕای دەستپێرنە بە ئامانەت دەیدەنە لایەنێکی دیکەی کوردی کە زیاتر ڕنگ بێ نزیکی ئەوان بێ ویانیش لە ژێر کۆنتڕۆلی ئەواندا بێ ئیتر بەو شێوەیە مەسەلەکە بەو شێوەیە لێ دەکەن بۆیە تکا لەو هاوڕێیانە دەکەم کە گاڵتە و گاڵتەجاری دەکەن گاڵتە و گاڵتەجاری و ڕەخنەکردن لە یەکتری جیا بکەنەوە کەس وەکو من ڕەخنەی نەکردووە و من ئێستا نایکەم زۆر لە مێژە دەیکەم وانە بەڵام ئەنجامە استراتیژیەکان ئەنجامە نەرینیەکانیشی ئینسان ڕەچاو بکە ئەمەیان زۆر گرنگە یعنی پێشتر کۆمەڵێک کەس هەبوون من دەیان ناسم بە شخصی لە ئەڵمانیایە لە بەرلینە لە لۆندنە گەنجێکە ئینگلیزێکی زۆر باش دەزانی و لەلایەن دەستگایەکی ئیسرائیلیەوە موچەی پێدرێ بۆ ئەوەی کار نەکە لە ماڵەوە دانیشتووە بەرنامەی زۆر بەهێزی هەنا ئەتوانێت لەگەڵ تورک و عەرەب و شتیوە قسە بکە و 24 سەعات یەکتری
ڤاکە بکەن و ئەمە دوایی بڵاو بکەنەوە لەسەر سوسیال میدیا کە تورکێک چۆن تەماشای کوردێک دەکا عەرەبێک چۆن تەماشای کوردێک دەکا چۆن عەرەب ڕەچی لە کورد دەبێتەوە چۆن موسڵمان ڕەچی لە کورد دەبێتەوە چۆن فارس ڕەچی لە کورد دەبێتەوە تێگەی ئامانجی ئەمە چییە؟ ئامانجی ئەمە خۆی لە خۆیدا ئەوەیە کە ئەتۆ بکاتە دوژمنی هەر کەسیش بکاتە دوژمنی تۆ و لەو سیاسەتە ئینسان تۆزێک وشیار بێ ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە پەیوەندی سیاسی با هەبێ پەیوەندی دیپلۆماسی با هەبێ لەگەڵ ئیسرائیلیش هەبێ لەگەڵ شەیتانیش هەبێ بەڵام بەکار نەهێنرەی ئەمە زۆر گرنگە دووشتن لە یەکتری جیا بکەنەوە من دوێنێ لە بەرنامەکەمدا گوت تەماشا بکەن ئیسرائیل بەردەوام ئیتیفاق و هاوکاری لەگەڵ تورکیا هەیە بەڵام باسی ناکە هیچ باسی ناکە ئیسرائیل لەو ماوەی شەڕی غەزەدا گەورەترین ئیتیفاقی لەگەڵ تورکیا هەبووە تورکیا هەموو شتی بۆ کردووە ئیسرائیلیش هەموو شتی بۆ تورکیا کردووە باوەڕ بکەن ئەوەی ئەردۆغان دەپارێزی ئیسرائیلە ئەوەی ئەردۆغان هاکان فیدان دەپارێزی ئیسرائیلە و ئەوەی بیلال ئەردۆغان دەپارێزی ئیسرائیلە ئەوەی ئاک پارتی دەپارێزی ئیسرائیلە بۆ لەبەرەوەی جوێنی پێدا باشە ڕەنگ بێ ئێوە بڵێن جوون و کفر و سخێف بۆ ئەردۆغان دەپارێزی بەڵێ دەیپارێزی کە ئەتۆ وەکو ئیسرائیلی جوێنت بە ئەردۆغاندا مسلمانەکان ئەردۆغان دەپارێزن چونکە عەقلی مسلمانەکان هەیە ئەمە زۆر گرنگە بەڵام کە سڕەدێتە سەر کورد ئیسرائیل بەبێ ئەوەی کارێکمان لەگەڵدا بکە بەبێ ئەوەی دوو کورد پەروەردە بکە بەبێ ئەوەی دوو کورد بنێرێتە کۆرسێکی عەقلی چی پێدەڵێن عەقلی دەستکرد عەقلی زیرەک چی پێدەڵێن تەکنۆلۆژیای زیرەک دەیگەی ئیتر چ دەکا لە هەموو شوێنێک قیر و هاوار دەکا ئەڵێ کوردەکان دۆستی منن متتەفیقی منن متتەفیقی طەبیعی منن دەیگەی من کوردم خۆش دەوێنا کوردەکان دەپارێزی بەڵام ئەسڵ و ئەساسی نییە کوا بۆ بتپارێزی ئەتۆ بۆ بپارێ ئەتۆ لە بۆ ئیسرائیل چی دەکەی ئەوەی ئەحمەد شەرع دەیکا ئەتۆ دەیکەی ئەوەی جمهوری ئیسلامی دەیکا کوردی ئێران ئەتوانی بۆ ئیسرائیل بیکە نەخێر جمهوری ئیسلامی هەموو کارێک لە بۆ ئیسرائیل دەکات ئەگەر جمهوری ئیسلامی نەبووایە ئەو جوولەکانەی دەرەوە دەوڵەمەندەکان ئەمریکیەکان خۆ جوولەکە هەموو جوولەکێک حەزی لە شەڕ نییە هەموو جوولەکێک ئیسرائیلی خۆش ناوێ جوولەکە لە سەتا شێستی ئیسرائیلی هەر خۆش ناوێ بەڵام لە بۆ ئەوەی دەترسێنراوە کە ئەو 9 ملیۆن جوولەکەیە ئەو 7 ملیۆن جوولەکەی لە ئیسرائیل هەیە ئەو ڕۆنا سبەی ئێران دەیان کوژێ بۆمبی نوکلەریان لێدا ئیتر هەموو جوولەکێک لە دنیایەدا پارە کۆ دەکاتەوە لە بۆ ئیسرائیل دەچێتە جیرفانی نەتەنیاهۆش بە گەندەڵی دەدا گەندەڵترین کەسە لەو دنیایەدا ئەمە زۆر گرنگە ئینسان تێبگا کوردەکان بەردەوام دەبنە ئامانجی ئەمە و ئێستا کەش ئێمە بووینە ئامانجیەوە چی دەکەین گاڵتە و گەپ بە برایەتی گەلان و ئەم جۆرە شتان دەکەین ڕەخنەکردنی ئەمە شتێکە ئەو ڕەخنە بکە کاکە دروشمەکانی تۆ تێگەی چەند لەگەڵ سیاسەت و واقعی ناوچەکە دەگونجێن چەند گونجاون وەرە حسابی خۆت بدە دێت قبول ناکەم جارێکیکە نایەمە خۆ پیشاندانن پارەت پێ نادەم ئەگەر ڕەخنە لە خۆت نەگری ئەگەر تەرچی نەکەی ئەمانە بڵێ بەڵام ئەتو شەو ڕۆژ بێ سەر تەلەڤیزیۆن برایەتی کەران و گاڵتە بەتەنیا بۆ ئەوەیە ئەتۆ ئەو بزوتنەوەیە لە خەڵکەکەی دوور بکەوە باش ئەمەت کرد ئەو بزوتنەوێت لە خەڵکەکە دوور خستەوە بە هەزاران کوردیشت کردە دوژمنیە ملیۆنان عەرەب ملیۆنان موسڵمان ملیۆنان تورک تێگەی چی دەکەی وەرە چی دەکەی وەرە بزانم چی دەکەی یانی لە کۆتاییدا دەبیە قادریۆف و دەدریۆفی چێسانی چێسانیەکان وایان بەسەرهێنا تێگەی جەماعەتی دەدریۆف کە بزوتنەوێکی سیکولار بوون لە دژی رووسیا دەستیان بە شەڕ کرد دەگەی
کەسانی زۆر پێشکەوتوو بوون بەڵام لە کۆتاییدا کەوتنە ناو پیلانەکانی ناتۆ ئێستاکە وەکو قڕوزی وەکو جاش لە ئۆکرانیا دژ بە رووسیا شەڕیان پێ دەکەن جەماعەتی قادریۆفیش وەکو قڕوجی رووسیا لە دژی ئۆکرانیا شەڕیان پێ دەکەن خەڵکی هەری زۆر کە کوژرابێ لەو ماوەیەدا چەچەنیەکانە ئێمە بۆ ئەمان بەسەر بێ بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی هاوڕێیان لەسەر ئەمە هیوادارم بیر بکەنەوە کەسانێک کە لە سوسیال میدیادا ئەم جۆرە شتانە دەنووسن بەتەنیا بە گاڵتە و گاڵتەجاری برایەتی کەران و نازانم چی یعنی ئەمە واز لێبێنن ئەمە لە ڕووی سیاسیەوە شتێک بکە کە لە ڕووی سیاسیەوە سوودی هەبێ ڕێخنەیەک بکە کە ئەو کورد لەو نەهامەتیە ڕزگار بکەی میلەتی خۆت هۆشیار بکەیەوە و ئەمە سوودی هەبێ بۆ ئەو کەسێک کە لەناو ئەو بزوت نوێشە نەوەکو بێ هیوای بکەی بێ ئومێدی بکەی چونکە ئیسرائیل بەڕاستی ئەوەی دەوێ ئەو ئیسرائیل ئەوەی دەوێ من لێرەدا دژایەتی خەڵکی یەهودی ناکەم ئەو دوشتانە لێکتر جیا بکەنەوە یەهودیەکان ئەو ماوەیە شەهیدەکانی خۆیان لەبیر کرد گەورەترین خۆپیشاندانیان کرد لە تەلەڤیڤ تێگەی لە پێناوی کوردە بەڵام سیاسەتی دەوڵەت شتێکە خەڵک شتێکی دیکەیە ئەم دوشتانە لێکتر جیا دەکەمەوە بە هەستیاریەوە ئەو قسێ دەکەم ناکەومە ناو نەژاد پەرستی و دژمنایەتی کردنی لایەنێک مەبەستم ئەوە نییە بەڵام دەوڵەت شتێکە سیاسەتی دەوڵەت و ئیستیخباراتەکان شتێکی زۆر چڵکنە ئیستیخبارات بە تایبەتی ئەو ئیستیخباراتە پێشکەوتو خوازانە لە ساڵی 50کاندا ئەزانی چۆن خۆیان بنیاد دەنا سەرەتا هەموو کوڕ و کچێک ئیتر بە زۆر سێکسیان پێدەکردن ڕسمیان دەگرتن دەیانگوت ئەگەر ڕۆژێک لە کارەکە دوورکەتیەوە ویانیش کارەکەت جێبەجێ نەکرد چ لای دوژمن ئەو ڕسمەت بڵاو دەکەینەوە یان بەو شێوێن ناچاری جاسوسیان دەکردن وانە یعنی لەسەر ئەو بنەمایە پیسە کە کاتێک ئیستیخبارات لەسەر ئەو بنەمایە پێک بێ ئیتر ناتوانێ چاوەڕوانیەکی باشی لێ بکەی بەڵام خەڵک جیاوازە خەڵکی ئەمریکا جیاوازە سیاسەتی ئەمریکا جیاوازە خەڵکی یەهودی جیاوازە سیاسەتی ئیسرائیل جیاوازە ئەم دوشتانە دەبێ لە یەکتر جیا بکەینەوە هاوڕێیان زۆر سوپاسدان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون ئیتر کەسمان کەسێک پرسیاری هەیە هاوڕێیان پرسیارێکی بەپەلا پەیوەندی بە بابەتەکەەوە هەبێت تکایە ئەگەر پەیوەندی بە بابەتەکە هەبێ پرسیارێکتان هەبێ بەسەر سەر و بەسەر چاوم وەڵامتان ئەدەمەوە بەڵێ سوپاسدانەکەم سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون و دیارە پرسیارێکی گرنگ نییە ئیدی لە بابەتەکانی دیکە باس لەو پرۆسەیە دەکەین کە لە ئیمرالی بەردەوام دەکا ئیتر ئەو پرۆسەیە ئیتر هەرچەندە زۆرمان باس کردووە هەڵەکانی لەکوێدا بوون ئەمەمان زۆر باس کردونا بەڵام هێشتان زیاتر قسەی لەسەر دەکەین مەترسیەکانی باز دەکەین و ئەمە چۆن چارە سەر بکرێ و دیارە بزوتنەوەکە مەبەستم پەکەکەیە پەکەی هەڵوەشاوەش هەتا ڕادەیەک لەمە تێگەشتووە مەسەلەن مراد قڕێلان لەم ڕۆژانە قسەی کرد تەماشا کرد من سەرنجیمنی ڕاکێشا نازانم سەرنجی ئەوەی ڕاکێشایان نا بۆ جاری یەکەم تەماشا دەکەم وێنەی عەبدوڵڵا ئۆجەلانی لە پشتخۆی دانەنابوو وێنەی مەزلوم دۆغانی دانابوو یعنی ئەمانیش هەز دەکەن ئیتر بەمە ئیتر ئەمە چۆن ڕاست دەکرێتەوە ئەمەیان گرنگە لێرەدا سوکایەتی کردن بە سەرکردەیەک و نەفرەت لێکردن و ئەم جۆرە شتانە بەڕای من ئینسان نەکەوێتە ناو مەسەلەی شەخسی
بەوەدا ئیتر ئەتۆ ناتوانانی شتەکە چارەسەرکەی ئەتۆ بتوانێت دەبێت چارەسەریەکی سیاسیانە بدۆزیەوە بۆ ئەوەی ئەو ڕەوشەی کە لە ڕۆژئاوادا لە باکوور هاتۆتە ئاراوە لە شوێنی دیکە گەشەنەکەوە مرۆڤ بتوانێت ڕێگا لە تەخریباتەکانی بگرێ ئەوەی هەری گرنگە بەڕای من ئەوەیە و نیشتیمان پەروەری هەرە ڕاستەقینەش هەر ئەمەیە لە هەمان کەدایتر دوور بکەونەوە لە چەپڵە ڕێزان و چەپڵە لێدانیش یعنی چۆن گوتم کفرکردن جوێندان گاڵتەکردن شتێکی خراپە شتێکە ئامانجی استراتیژی نییە و خزمەت بە هیچ لایەنێک ناکە لە هەمان کاتیش ئەوانەی چەپڵە لێدەن ئەوانەی پرۆپاگەندە دەکەن ڕیسوایان بکەن جا پرۆپاگەندە بۆ هەر لایەنێک دەکە بیکە و ئەمانەی پرۆپاگەندە دەکەن زۆربیان جگەلەوەی نەخۆشن زۆربیان خاڵی لاوازیان هەیە باوەڕ بکە مەسەلەن سەرۆکی گەلان ئەوە چێ دروستی کردووە پەکە بە خۆ دروستی نەکردووە ئەو زانانیش بە خۆ دروستی نەکردووە ئازانی چێ دروستی کردووە کوڕێکی خەڵکی هەولێرە دروستی کردووە کەسێکە خەڵکی هەولێرە پێشتر دزی کردووە پارەی لە خەڵک دزیوە هەڵاتووە هاتوتە دەرەوە پاشان لە کۆبوونەوەیەکی ئۆنلاین هی پەکێکە دایتر لەبەر ئەوەی بەردەوام پرۆپاگەندەی کردێ بژی گەریلا لەیدا تڕاندی فراندی تێگەی لەبەر چه پرۆپاگەندەی دەکرد لەبەرەوەی دزی کردووە محکەمەی لەسرە ناتوانێت بگەڕێتەوە کوردستان و لە لای خەڵکی تر شەرم دەکا خەڵک ببینێ بە بژی گەریلا و بژی پەکەکە و لێیدا و تڕاندی و فراندی و کوشتی و جەنەڕاڵ و ئەم جۆرە قسانە دەیەوێ ئیعتیباری خۆی بکرێتەوە جائیتر هەڤڵانیش وایان زانیە کە ئەمە نیشتیمان پەروەرە بەڕاستی ڕۆژێکیان داواتی دەکەن لە بۆ کۆبوونەوەیەکی ئۆنلاین لە کۆبوونەوەکەدا ئەندامێکی کۆنسەی سەرۆکایەتی پەکەش لەوێ ناوەکەی ناهێنم ئیتر و کۆمەڵێک کە دیر و دۆستیشیان لەوێن ئیتر کەسێک هەڵدەستێ دەڵێ سەرۆکی گەل سەرۆکی نەتەوەیی ڕێبەر ئاپۆ شتێکی وا دەڵێ ئەویش وەڵامێداتەوە ئەڵێ ناڵێ سەرۆکی نەتەوەی ئەوە بەتەنیا سەرۆکی نەتەوەی نییە ئەوە سەرۆکی گەلانە سەرۆکی هەموو گەلانە دەگەی لەوێدا چەپڕەیەکی لە بۆ لێدەن ئەڵێن ئەوە ڕاستە ئەو کوڕا ڕاستە ئیتر دەگەی یعنی بزانە کەسی پرۆپاگەندە چی چۆنە وە پرۆپاگەندە دەتگەینتە کوێ ئەو خەڵکە ئێستا بێهیوا بووە ئەگریێ لە بۆ چ دەگریە لەبەرەوەی کەسی پرۆپاگەندە چی دەیوت 100,000 چەکداری هەیە پشتی شەری دەشتێنی تێگەی بەڵام لە 24 ساعت کە هەڵوەشایەوە خەڵک ئیتر دەمرێ جەماوەر دەمرێ چونکە پێشتر فێر نەکراوە لەسەر بنەمایەکی ڕاستەقینە واقعی قسە بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بزوتنەوەی چەکداری جاپەکە کە بە یەکێتی بێ پارتی بێ هەر حیزبی دیموکرات بێ بەو شێوەیە ئیتر پشتی بە پرۆپاگەندە بەستووە و بەتەنیا کەسێکی نیشتیمان پەروەرە کە پرۆپاگەندە دەکا لە بۆ حیزب وێنەی ئەوی بڵاو دەکاتەوە وێنەی ئەوی بڵاتەکە شتی هیچ و پوچ بڵاو دەکاتەوە کە هیچ واتایەکی شتی هەستی بڵاو دەکاتەوە تێگەی خەڵک پێ بەنج دەکات بەڵام کەلێت قەومە دێت دەقەومێتر باش هەر بژین سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون بەردەوام بن لە یارمەتیدان ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیان بنێرن هیوادارین ئەمڕۆکە هەواڵی خۆشتر دەربارەی ئەو ڕێککەوتنەدا ببیسین هیوادارم ڕێککەوتنێکی تەواو یعنی بە پێی داخوازیەکانی ئێمە نابێ بەڵام بەشێک لە داخوازیەکانمان بێنێتە دی و کۆتایی بەو نەهامەتیە بێنێ بەسەر خەڵکێکی ڕەش و ڕوت و فەقیر کە 15 ساڵە لە ناو ئازارێکی زۆر زۆر گەورەدایە هەر بژین کاتێکی خۆش ڕێز و سلااو بۆ هەمووتان دەستان خۆش بێ